وەکو هەموو سەردانەکانی تر گوێم لە ئەوان شەرحێک دەدەن بەڕێوەبەراتەکەیان چۆنە، میلاکیان چییە و ئیش و کارەکەیان چییە، ئەو ئەرکەی لەسەر شانیانە چۆنە چییە، ئەو چوارچێوەی کاری تێدا دەکەن و ئەو من زیاتر تەرکیزەکەمە سەر کەم و کوڕەکانیان، ئەو ئاستەنگانی لەبەردەمیان، ئەو کێشانی کە هەیەە، ئەو پێداویستیانی کە دەبێ هەیان بێ و نییانە، جاروە پێداویستێکی بچووکە بۆیان دابینەکەم، جاروە پێداویستەکە لە سەروی تاقی خۆمەوەی پەیوەندی بە مەرجەیەکی گەورەترەوە هەیە، ئەیکەمە راپۆرت و یاداشتێکەکەم و بەرزێکەمەوە ئەوان بەڕێوەبەراتێکی جوان بوون، بەڕێوەبەراتیەکە کاری خۆیان کردووە، بەڕێوەبەراتێکی ئارامە، بەڵام ئەمان وەکو مۆسسەیەکی سەربازی مامەڵە لەگەڵ وەزارەتی کارەبا دەکەن، لەگەڵ سەروەتێکی نیشتیمانیەکەن کە ناوی کارەبایە، بەنداوەکانە، شوێنەکانی ترەکە کارەبا تاقەی کارەبا بەرهەمدێنێ، پاراستنی ئەم مۆسسەکانە ئی کارەبا. خۆشحاڵ بووین بە هاتنی بەڕێز بریکاری وەزارەتی ناوخۆ و بەڕاستی بەڕێزی تشکی خستە ئەو ئەرکوب پێویستیانی کە پێویستە بکرێت بۆ لە مۆدای وەکو وەزارەتی ناوخۆ و هەم پشتیوانی جەنابی بۆ بەڕێوەبەراتەکەمان و ئەمە زۆر سپاسێکین و گوێرەگرتنی بوو بۆ داواکاریەکانمان بە هیوای بتوانین ئێمەش زیاتر خزمەتی تری دامەدەستگای تری حکوومەتی هەرێمی کوردستان بکەین.